ئایدا فەرقی چییە مابێن خانەیەکی سەرەتانی و خانەیەکی ئاسایی فەرقەکەی ئەوەیە یەکێکیان bi hevkarî li gel rêxistineke jinan di semînerekê de li bajarê Uppsala Swêdê lêkolîner Fuad Behrem behsa nexweşiya penceşêrê kir. Çendcore penceşêr hene? Çend ji wan xeternak in? Egerên peydabûna penceşêrê, şêweyên naskirina wê, çawa rêlê dihête birîn û eger hatû mirov tûş bû dê çawa berxwedanê dijî seretanê bike. Yek ji nexweşiyên ku gelekî xelkê ditirsînin nexweşiya penceşêrê ye. Li gor Fuad Behrem, yek ji egerên xeternakiya vê nexweşiyê ew e ku ew tirseke mezin dixe dilê mirovan ta wê radeyê ku mirov li ber vê nexweşiyê bêhêz dibe. Wergirtina zanyariyên durist di derbarê seretanê de dihêlin ku mirov zû zû xwetaqî bike û berî ku di laşê mirov de belav bibe rê lê bigire. Nêzikî 200 cure penceşêr hene, lê tenê çendek ji wan xeternak in. Penceşêr dikare wîrasî be yan jî ji xwarina nebaş bihêt, hewaya nepak û yan jî ji tîrêjên rojê. Girêkên nenormal di memikan de yan di cihekî din di laş de, birînên ku rihet nabin, yan ku mirov di demeke kurta gelekî lawaz bibe, hinekin ji nîşanên penceşêrê. Ji coreyên herî belavbûyî di cîhanê de seretana kolon, ya memikan, ya mala zarokan, ya prostat û seretana çerm. Li gor Fuad Behrem, werziş, berdana cigareyê û xwarina meywe û kesxeyî dikarin rêjeya penceşêrê zor kêm bikin. باشترین نەسیحەیەک یەکەم تش دەبێ خۆیان پارێزن و خۆپارێزکردنیش بە جۆرەیەکی زۆر حاسانە وەرزشی بکەن تۆزی حرەکەی بکەن بۆی برگیری لەشیان بەخوات بێتن و جگەرە کێشانیش و لەگەڵ مەشوبشتەرکن ترسەکانیشی لە نەخۆشی سەرەتان بەخۆی نەترسن چکە هەموو کەس دەبێتن بەڕاستی بڵێم ئەو نەخۆشیە ببینێتن وەک چ نەخۆشیەکی تر وەک هەڵامەتێکە چکە برگیری لەش پەیوەندی بە ورەی نەفەرەکە ورەی ئەو مرۆڤە چەند بەرز بێتن ئەوە نەحاسانترە برگیری لەش بەخۆتر بێتن ئەو کاتە یعنی چ نەسیحەتی ئاسان هەنەکە بە خەڵک بڵێ کەشف بکەن ینی لێ بگەڕن یان فلان ئەو تیکنیکا بە کورتی بۆمان ناڵێ بەڵێ ئەوەش زۆر گرنگە کەوا هەموو مرۆڤێک فەحسی خۆشی بکاتن با بڵێن ئەگەر ئافرەتە مەسەن دەست لە بن باڵی خۆی بداتن ئایا گرەیەک هاتووەتە و ناوەیان ئازارێکی هەیە یان ئایا خوێندێ لەگەڵ پیسایی ئەو کاتە نیشانەیەکە بۆ سەرەتانێری خەڵۆک مەسەرەن لەگەڵ ئەگەر کاتی بەتاڵکردنی میزەڵان یان پیسایی ئەگەر ئازارێکی تایبەت بۆ ئەوە یەکێک لە نیشانەکانە ئەوە نییە من بڵێم کەەوە ئازارت هەبێت معنای سەرەتانت هەبێتن نەخێر دەڵێتن احتیمالاتی هەیە بەشە بڕاتە لای دکتۆری زەرەر ناکاتن یەک جار زیاتر بڕۆی باشترە لەوەی نەڕۆی چکە سەرەتان بەخۆی زۆر حاسانترە چارەسەرکردنی کە تازە خەریکە بڵاو دەبێت تازە دەست پێکرد بێتن لەوەی سەرەتانێک ئەگەر بڵاو بۆتەوە لە لەخەکانی تر لە ئۆرگانەکانی تر ئەو کاتە زۆر زەحمەترە چارەسەرکردنی ئەمە ئەوڕۆ سەمینارێکمان بۆ دکتۆر فواد بەڕێوە برکە لەسەر بەحسی شێرپەنجە و سەرەتان بوو کە چۆن دەتوانین وەڵام بیناسین چۆن پێشگیری لێ بکەین چۆن خۆمان پارێزین بەنسبەت وەیەوە پێمان وایە فرسەتێکی زۆر گرنگە کە خەڵک بتوانن ڕاستەوخۆ دەگەڵ دکتۆرێک دەگەڵ کەسێکی کە پسپۆرە لە بواری خۆیدا بەڕاستەوخۆ قسە بکە زانیاری وەربگرێ پرسیارەکانی خۆی مەطرح بکە و هیوامان وایە سڵامەتی وەک گرنگترین شت دەنێو کۆمەلگای ئێمەشدا وەکو زۆربەی کۆمەلگاکان کە سوئێدێکێک لە وڵاتانەیە کە باری سڵامەتی زۆر لەسەرەیە ئەمەش هەوڵمان وایە کە و مەسەلەی بکەینە شتێکی زیاتر دەنێو خۆماندا وەکو کورد و هیوامان وایە کە مەسەلە بچێتەوە ناو کورد لە ناو کوردستانیش لە ناو کوردستانی ناوخۆ